ئەمڕۆ ئێمە بەوەی کە بابەتی زاڵ بەسەرمانە سیاسەتە، بەوەی کە بابەتی زاڵ بابەتێکە هەمومانی گرتوێتەوە، بمانەوێ نەمانوێ بابەتی سیاست بۆتە خۆراکێک، یەتە سەر جێگامان، یەتە ناو خێزانمانەوە. جاران بابەتێ بوو، دەسەڵات بابەتێ بوو کە لە ناو ئاکادیمیەکاندا خوێنراوە، لە ناو شوێنی تایبەتی خۆی هەبوو کە تیایدا کێشەکان و بابەتەکان تێدا تاوتێ ئەکران و باسەکران. بەڵام بەداخەوە یا بڵێن خۆشبەختانە ئەتوانین بە هەردوو لا سێریکەی. خۆشبەختانە ئێستا سیاست لە دەرەوەی حوجرەکان و لە دەرەوەی ئاکادیمیەکان و لە دەرەوەی کۆلێجەکانە ئەبینرێت و بگرە تێیدا خەڵکی سادەش تێیدا قاڵە بێتەوە. بمانوێ نەمانوێت سینەما بەوەی کە ئامرازێکی دەربڕینە، ئامرازێکە کە مرۆڤ لە ڕێەوە ئەیەوێت خۆی و دەوروبەری چ بناسێت و چ بناسێنێت. سینەما هونەرێکە کە هەمووتان ئێوەی ئازیزان ئازانن کە بابەت هونەرێکە، هەرچی هونەرەکانی پێش خۆی و حتا تەنانەت ئەدەبەکان و چەشنی ئەدەب و چەشنی زانستەکانی پێشخۆی تێدا ئاخێنراوە. سینەما چیتر ئەو زانستە نییە کە نەتوانرێ ڕەچاوی بکرێ، زانستێکە و هونەرێکە کە پێویستەکە بۆ ئێمەی گەلێک کە مەینەتیەکانمان بەسەرا هاتووە. زۆرێک لە تاقیکردنەوەکانی سەردەمی سەدەی 20 و سەدەی 21ەمیش بەسەرمانە تاقی ئەکرێنەوە، ئەکرێت لە ڕێیانەوە ئێمە ئازارەکانمان، خەمەکانمان بە زمانێکی هونەری، بە زمانێکی زانستی دەربڕین. ببورن باس سیرێکی بەرهەمە کوردیەکانمان بکەین، بزانین تا چ ڕادەیەک زانست، چ ڕادەیەک زمانی هونەریتیا باڵا دەست بووە. زۆربەی زۆری هونەرکارانمان ئێستا کە لە بواری سینەمایی شەکەن، بابەتی سینەما و بەرهەمی سینەمایی کراوە بە بابەتێک کە تەنیا لە فستیڤاڵەکانە بەکارەبرێ. فیلمی فیستیڤاڵش بەداخەوە ئێڵێم کە هیچ گۆڕانکاریەک لە ناوخۆی وڵاتە یا لە ناوخۆی نەتەوەکە بەدی ناهێنێت. لێرەوەیە ئەدەبی هونەری سینەما ئەو ڕۆڵەی نییە کە ئەبوایە لە ڕۆڵی گۆڕاندنی کۆمەلگا و بەرەو پێشبردن و سەرخستنی ئاسی زانیاری و ئاستی معرفیدا ڕۆڵێکی هەبێت. گرفتمان سێری ئەو بەرهەمانەکە کە لەسەر کورد هێنراوەت، بەبێ ئەوەی ئێمە تا ئێستا کۆلێجێکمان هەبێ بە ناوی کۆلێجی کوردناسی، ئێمە نیمانە، بەڵکو لە ڕۆژئاوادا کۆلێجی ڕۆژهەڵات ناسییانەیە کە بەشێکیش لەوە بێگومانە کوردناسی بەشێکە چ بیانەوە دەریان خستی بیان دەریان نەخستبێ، بەشێکی هەرە گرنگی لە زانستێکی ئاکادیمیە و کە ئەخوێنرێت کە بەداخەوە کوردەواری خۆمان تا ئێستا زانستی کوردناسی وەکو بەشێکی گرنگ لە خۆناسی، بەشێک لەوەی کە کۆلێجەکانمان بەرەو لە دەسەڵاتی کوردیا بتوانن ئەو معریفانەی کە پێش خۆمان پێش دەسەڵاتی کوردی گرنگی پێنادرا، چ لە شوێنەوارناسیە، چ لە کوردناسی خۆناسیە، یا بڵێن لە ڕۆژهەڵاتە عیلمە ڕێجالی پیاڵن لە غەربە شێوەیەک لە ناسینی خۆت لە ڕێی ئەو شتانەی کە پێویستە لە خۆناسیە یا بڵێن لە عیلمی خودناسیە بەکار ببرێ. ئێمە هێشتا نیمانە لە کۆلێجەکانی غەربە هەمانە. من لێرەوە کە دەرهێنەرێک کە بێوێ زانستیانە فیلمێک سەبارەت بە کورد دەرکات یا بەرهەم بهێنێ ئەبێ چی بکات؟ کاتێ بەرهەمهێنەرێک و یاخود دەرهێنەرێک و یاخود سیناریستێکی کوردی ئایا ئەبێ بە تەنیایی بگەڕێ بەوەی کە بزانە لوتی کورد چۆنە، هەڵکەوتی کورد، جوگرافیای کورد
ئەلبەتە جوگرافیای سیاسی ناڵێم ئەلبەتە زۆرێک لە مەسەلەکانی کوردناسی تا ئێستا لە ناو کوردەواریە بە هیچ شێوەیەک بابەتەکەی نهێنراوەتە پێشەوە هەروەکو شوێناوارەکانمان بەنەناسراوی ماونەتەوە لەژێر گەڵا ماونەتەوە وەکو سەرزەویەک وایە کە تا ئێستا کەشت نەکرابێت یا نەدۆزرابێتەوە ئێوەی ئازیز لاتان سیر نەبێ کاتێ کەسێک بێوێ بەرهەمێ لەسەر ئەنفال دەرکە تەنیا دەرهێنەرمان نەتوانێ زیلەکان پیشان بات مەجموعەیە کۆمەڵێک سەرباز لە کاتی ڕاوەدوونان و گرتن و سەرخستن یعنی سەیری وێنەکان کە یا بڵێنەوە دیمەنانەی کە لە فیلمێکە لەسەر ئەنفالەکرێت چییە ئایا توانیوێتی ئەنفال وەکو ڕووداوێک سێری کات وەکو مێژوویەک سێریکە وەکو زانستێ سێریکە من لە دەرهێنەرەکانە پرسم یا بڵێن لە سینەماکارێکە پرسم کە بیوێ لەسەر ئەنفال بۆچی ناکرێت یەکێ لە من ئێمەڕۆ ئەمەوێت تێک ڕاستەیەکەم لەسەر کێشەیەک ینی بابەتەک وا لەکە بابەتی سەرەکیم کە مەسەلەی زانست و سیاسەتە تێکەڵاوکەم و لە ڕێی چەند پرسیارێکەوە ئاراستی جەنابتانی کەم بۆ ئەوەی هەمومان ئاگادار بین لەو حاڵەتانە ئایا ئەو فیلمانی لەسەر ئەنفال ئەکرێ لەسەر هەڵەبجە ئەکرێ بۆ نمونە ئایا لە هەڵەبجە ئەیبینی بەس کەسێکە کەوتووە و غاز لێ درەوە ئەوانە نەچۆوە لیژنەیەکی ئاکادیمیدانی شێت ئاکادیمیانە سەر لە ڕووداوێکی وەکو کیمیابارانی هەڵەبجە بکات کیمیابارانی هەڵەبجە تا ئێستا بەو شێوەیە زانستیانە لە سینەمای کوردیە ڕەنی نێهاوەتەوە بگرە هەر نیشە ئەتوانم هەر بڵێم نییە یعنی هێنانی تەیارەیە کە قەسفەکە هیچ لە مەوزوع ناگۆڕێت چونکە کارەکە بووە تۆ ڕووداوێکە بووە تۆ ناچی وەکو فیلمێکی پۆلیسی سێریکەی لە هەموو شتەکانە وەکو فلاشبەکی بۆ کارێکە ڕابردوو بووە تۆ بچی دیمانەکان لەسەر ئەو ڕابردووە دروستکەیت و کارەکانی تری نەکەیت شتیوانیە لە عالەمی لە کارەساتێکی گەورەی وەکو هەڵەبجە پێویست بەوایەکە لێژنەیەک یا چەند لێژنەیەک دانیش دامەزرێنێ ئەو دەرهێنەرەکە خۆشی تیا بێ ئەو لێژنەیە کاری ئەوە بێ ئاکادیمیانە سێری ئەو حاڵەتانە بکە کە لە کارەساتی هەڵەبجا هەیە بۆ نمونە لە کارەساتی هەڵەبجا پێویستی بەوە هەیە وەکو زانست وەکو ئەوەی کە حەقی بابەت بیت پێویستی بەوە هەیە کە تۆ ڕۆ بچیت تا ئەو شەریکانە یا ئەو کۆمپانیانەی کە ئەو گازیان فرۆشت حتا لەوە زیاتریش بڕۆیت بێجگە لە سەر ئەوەی کە ناوی کۆمپانیاکان ئەتوانێت بەشێک لە بەشەکانی دەرخات ئەتوانێت ئەو وڵاتانی کە زیاتر لە 38 وڵاتیە بەشداری کرد ئەیتوانی بابەتێک بەرهەم بێنێ کە زۆربەی من باسی فیلمێکی دیکۆدرامی ناکەم باسی فیلمێکی وەسایقی یا بڵێن بەڵگەنامەی دۆکۆمنتیەکەم کە ئەکرێ وەکو فیلمێک کە ئەکرێ ئێمە دەسەڵاتی سیاسیمان بیخاتە بەردەم محکەمەی لاهای بۆ نمونە دادگای لاهای بۆ نمونە بیکە بە بەڵگەیەک بۆ ئەوەی کە قەرەبووکردنێک کە تەنانەت چەندین ساڵ زیاتر لە 50 ساڵ ئەڕوا قەرەبووکردنێکمان وەرگرتایە بەمان توانایە هەڵەبجە نەتەنیا هەڵەبجە کوردستانی پێ ئاوادان کرێتەوە لێژنێکی ئاکادمی کە ئەلبەتە وەکو سینەماکارە پێویستی بەوەیە کە جۆری غازەکان بناسێت لە خەردەلەوە لە سیانیدەوە کاریگەریان لەسەر ئەو مرۆڤە مەسەلەن سیانید چییەکە کاتێ بەر مرۆڤەکە ئەکەوێت نوعی گازەکە چۆنە ئەتوانێت لە ڕێی ئەو کاردانەوانەی کە بڵێن کەسی بەرکەوتوو بەو گازە هەیە ئەتوانێت جۆری نماکانی یا جۆری لەختەکانی و دیمەنەکانی تایە موێنەگر ئەتوانێت تهدیدی کە دەرهێنەر ئەتوانێت سیناریۆس ئەتوانێت هەموو بەشەکانی پێکهێنەری فیلمسازی ئەتوانن هەرێکی بە ئەلک و ڕۆڵی خۆی هەڵسێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کەسێکی علمی بهێنرێت لەگەڵ باسی گازی سیانید بکرێت
سیانی گاسەکان چۆن نییە دوای ئەوە یەتە سەر خەردەل چۆن نییە بێژگەلەوە ئەمە تەنیا ئەتوانرێ بەرکەوتی 2 دقەی فلیمەکەشین کە ئەی ماباقی سەعات و نیوەکەی تر یا سەعات و 28 دقەکەی تر بەچی بەتاڵ بکرێتەوە تۆ ئەکرا ئەو فیلمانەی لەسەر بۆ نمونە هەر هەمان باسی خۆمان مەسەلەی گازی شیمیاویەکە ئەکرا ڕۆ بچێت بەندەری مەرسین یەکێ بوو لەو بەردەنانەی یا تورکیا یەکێ بوو لەو وڵاتانەی کە کاتێک گازی کیمیاوی ئەهاتە بەندەرەکانی لە بەندەری مەرسینی تورکی کە گوایە یەکێ لە ڕابەرە کوردیەکان ئێستا بەشێکی لەو بەندەرە کڕیەوە بەداخەوە